ئێستا چی بکەین بۆ ئەوەی کە زمانەکە فێر ببین؟ کاتێک ئەڵین فێربوون، ستیڤن کراشن یەکێک بوو لە گەورەترین پسپۆڕەکانی زمان. ئەڵێ تەنانەت فێربوون وشەی فێربوون بۆ زمان خەڵەتە. ئێستا من ناڵێن با بڕێن فێری زمانێ ببین، ئەڵێ ئەم وشەیەش ڕاست نییە. زمان جیاوازیەکەی لەگەڵ عیلما ئەوەیە وەکو عیلم نییە بڕۆی بیخوێنیت و تەواو. زمان ئەبێ بەدەستی بهێنیت. acquire not learning، يعني it's about acquiring not learning. واتە ئەمە کاتێک ئەڵێن زمان یعنی بەدەستهێنانی زمانەکە. ئێستا با پێتان بڵێم بەدەستهێنانی زمانەکە چۆن. باشترین شت ئەوەیە کە تا ئەتوانی ئەو زمانی کە ئەتوێ فێری ببی زۆرترین سەرنج بی لە دەنگی، لە نووسینی، لە یاسای، لە خوێندنەوەی. ئەمە لەلایەکی تر ئەوەیە ئەبێ بە طریقەی کەڵەکەبوون زمانەکە فێر ببی. چۆن؟ چیرۆکێکی سادە خوێنیتەوە کۆمەڵی وشەی تایە. ئەگەر بێت و ئەمڕۆ ئەو وشانە لە بەرەکەی زووتر نەکەویتە خۆت، زۆرتر گوێ بگری و زۆرتر بخوێنیتەوە، بەڵکو ئەم وشانە بێنەوە بەردەم لە نزیکترین کاتە، ئەوە ئەو فیلمەیە کە ئێمە تاقیمان کردوێتەوە و بەردەوام بە بەرچاویشمانەوە هەیە. خەڵکانێک ئەچن ئەمڕۆ شتانێکی زۆر لەبەرەکەن لە یاسا و لە کەلیمات، بەیانی ئەچن یاسا و کەلیماتی مستەوایەکی تر یا یونیتێکی کە لەبەرەکەن، ڕۆژەکەی هەفتەکەی تر قۆناغێکی تر و ئەمەی کە لێرا فێری ئەبێ نایەتەوە بەردەمی. حەل ئەوەیە لە فێربوونی زمانە بەڕاستی زمان کاتگیرە. یعنی زمان شتێ نییە ئاوای پێچێژی لێی تو بڵێ وڵاتەوە. زمان حتا ڕاستەوخۆش بۆی بچی خۆشتر و ناخۆشترە. زمان تەنها حەلی ئەوەیە بڕۆی ئەم کتێبە ئەخوێنیتەوە، کۆمەڵێ کەلیمەی تیا فێرەبی. ئەبێ لەو ماوەی کە ئەم کتێبە فێر ئەخوێنیتەوە لە بەریەکەی ئەبێ چەندین کارتۆنی بەسیط، چیرۆکی بەسیط، تێکستی سادە هەبێتۆ لەگەڵی بەردەوام بی تا ئەوەی لێرە هەیە لەوێ دووبارە بێت. ئەمەی من پێتان ئەڵێم وا نازانم کەس بیڵێ، بەڵام بەڕاستی من خەفەتم زۆر خواردووە بۆ کاتەکانی خۆشم، چکە من کاتێکی زۆرم لەگەڵ فێربوونی زمان بردوێتە سەر و هێشتا ئەزانم کە من لە ئاستی پێویستە کاتم نەبردوێتە سەر. بۆ نمونە تۆ خەریکی عەرەبیت، لەم لاوە قورئان ئەخوێنی، فێری خوێندنەوەی قورئانە بی، فێری تەجوید دەبی، ئەمە شتێکی زۆر زۆر باشە. بەڵام وا نەزانی تر ئەمە پەیوەندی نیە مۆزوعەکە و زۆر پەیوەندی هەیە. بەڵام واژ نییە کە تۆ تەجوید بخوێنی و قورئان بخوێنی، تەفسیر بخوێنی بەتەمامی بچی لە بازاڕە بە عەرەبی قسە بکەی. ئەم زمانە فراوانە، زۆرە، حەلیشی نییە، ئەبێت لە هەموو لایەکەوە خەریک بیت. بەڵام دوجار لە ئاستە بەرزەکە هەموو یەکەگرێتەوە، لە ئاستە نزمەکە و ئەزانی پەیوەندی نییە بێت. لە هەمان کاتە کاتێک کە تۆ ئەچی لە قورئانە لەم لاوە خەریکی فێربوونی عەرەبی، لە شوێنێکە نووسراوە شەجەرە یعنی درەخت، ئەبێ لەو لاشۆ ئەوەندە بەردەوام بووبی ئەو ماوەیە، مەسەن ئەو ڕۆژە چووبی جوزئێک سیر کردبێ خوێندبێتەوە خۆی و کوردیەکەی و ئەوانە، کەلیمەی شەجەرە لەوێ بست بێتەوە جارێکی تر، اینجا ئەچەسبێت. ئەگینا ئەم ڕێگا هەڵەیە مەگرەرە بەر دائەنیشی ئەڵەی جارێ با بچم ناوی هەموو ئەو شتانی لە مەکتەب بەکاریان لەبەریکەم، اینجا ناوی هەموو جانەوەرەکان لەبەرکەم، اینجا ناوی نازانم دار و درەخت و شت پێداویستیەکان نازانم چی، هەر لەبەرەکەی دوایی ئەڵەی وەڵا زوو لەبەرم کردووە. ئەمە حەلەکەی ئەوەیە کاتێک کە تۆ ئێستا کەلیمەیە لەبەرەکەی ئەبێ بەیانی 7 سەعات تۆ لەگەڵ ئەو زمانە بووبی لەبەر ئەو کەلیمە لەوێ ببیستیتەوە لە شوێنێکی ترە، چونکە کە من لەم کتێبا کەلیمەیەکم لەبەر کرد نیشانی ئەوە نییە ئیتر نەجاتم بۆ بەدەستیەوە. ئەبێ ئەم کەلیمەی لێرا لەبەر یەکەم لە دایلۆکێکە، لە چیرۆکێکە، لە کارتۆنێکە، لە تێکستێکی ترە، ئەبێ ئەو کەلیمە بێتەوە بەرچاو. ئەگەر تۆ
کاتێکی زۆر باشی بۆ تەرخانەکەی نایەتەوە پێشچاو. ئەوە کێشەی فێربوونی زمانە. یعنی تۆ مۆزوعی تەنکێشەڵەکەیە، تۆ تەنکێکە داناوە شەڕ، هەموو جارێگەتی دەبێ ئاوی تێەکەی ئیتر ناچیتەوە بەدەمیێت تا ماوەیەکی زۆر. کاتێک گەڕێتەوە سەرەکە دیسان هیچیانی. حەلەکە ئەوەیە ئەم بەرمیلە شڕە کە پڕێ کرد لە ئاو یەکسەر بیگوازیتەوە، بەلایانی کەمەوە بە دەبەیەکی لێ بڕۆ، نۆ دەبە ئاوی تیا بمێن،